سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە کۆچی هاوڵاتیان دەکەین. پرسیارە ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم گرنگترین هۆکارەکانی کۆچی هاوڵاتیان بۆچی دەگەڕێتەوە؟ کاریگەریەکانی کۆچی هاوڵاتیان لەسەر هەرێمی کوردستان چییە؟ چۆن دەکرێت ڕێگری لە کۆچی هاوڵاتیان بکرێت؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بێگومان لە دوای ڕاپەڕینەوە بە درێژایی ئەو 26 ساڵی کە حکوومەتی خۆماڵی و حکوومەتی کوردیە و حیزب حکومڕانانی کە لە هەرێمی کوردستان بوون بەڕاستی هەر جارە بە شێوازێک نەیانتوانیوە ینی دڵنیایی بەنە هاوڵاتیان بەوەی کە بتوانن ژیانێکی شایستە و شەرفمەندانە و ئاسوودە بژین لەم هەرێمەیە. بۆیە بەردەوامیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دڵەڕاوچیان و لە بارودۆخێکی نائارام و نائیستیقراران. بۆیە بینین هەر ناو بەناو ئەم لێشاوی کۆچکردنە دەست پێکاتەوە. لە ئێستاە ئەگەر لە ئێستا باز لە هۆکارەکان بکەین بەڕای من هۆکاری زۆرە. هۆکاری سەرەکی من بۆ ئەو قەیرانە ئابوورەیە گەڕێنمەوە کە ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان بۆتەوە کە بە قەنەعاتی من ینی قەیرانێکی دروستکراویشە لە ئێستاە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروستکراوە. ینی خەڵک ناچارە بەوەی کە ئەو ژیانە کولەمەریە ئەو ژیانە ناخۆشە بەجێ بێڵێ هەرچەنە ئەو شوێنەی کە ڕووی تێئەکات لەوە چێ باشتر نەبێت لێرە لەوە چێ ئەوەی کە ئەو ئومێدی پێەتی بەرەو ڕێی ئەڕوا وەکو پێویست ئەو ئومێدەی خۆی نەبینێتەوە. بەڵام خەڵک لە ناچاریە سەری خۆی هەڵەگرێ. هۆکاری دووهەم جگە لە قەیرانی دارایی بەڕاستی لە ئێستاە بینین کە ینی بابەتێکی تر هاتوۆتە ئاراوە کە ئەویش بابەتی ڕیفراندۆم و هەنگاونان بەرە و جیابوونەوە کە ئەبینین لەبەرەوەی کە زمینە سازیەکی باشی بۆ نەکراوە لە ناو خۆی هەرێمی کوردستانە ئەبینین هەم لە ناوخوا و هەم لە دەریشەوە ئەبینین زۆربەی وڵاتانی جیهان هاتوونەتە سەرخەت بەوەی کە دژایەتی ئەو ڕیفراندۆمە ئەکەن و بەتایبەتی وڵاتە ناوچەیەکان هەڕەشە ئەکەن لەوەی کە ئەگەر هەرێمی کوردستان هەنگاوێکی لەو جۆرە بنێ بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو حاڵەتێکی نەخوازراوڕە. بۆیە خەڵک لە ئێستا تەنها خۆی ناڕوە ئەبینین ئەوێ خێزانەکەشی دەرباسکات مەسەلەن ئەو هەموو مناڵە ئەو هەموو گەنجە ئافرەدیانی ڕوو لەو ڕێگە هاتوونە هاتاکەن کە ئەم دوو هۆکارە سەرەکی و ئەکرێ هۆکاری تریش هەبن بەوەی کە لە ئێستا خەڵک ئینتیمایەکی نەما بۆ ئەو وڵاتە شتێک نییە شتێک هەزناکە شتێک هەیە کە بیبەستێتەوە بەو خاک و ئاوە. بۆیە ئەم هۆکارانەوای کردو کە خەڵک سەری خۆی هەڵەگرێ و ئەڕوا. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لەو ماوەی کە دەست بەکار بووین بەڕاستی چەندێ ئێمە بە دوواداچوونمانە کرد چەندێ لە ڕێگەی پرسیارەوە لە ڕێگەی دانیشتن لەگەڵ دام و دەستگا جیاوازەکانی کە سەر بەدەسەڵاتی جێبەجێکردن و بە حکوومەتن ینی بەهانەیەکی مقنعکەر باوەڕ پێکەرمان نەبیست لەوان کە ئەوان ئەو قەیرانانە بۆچی ڕووی کردووە. بۆ نمونە گەورەترین کێشە کە دروستکرا بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەو بڕیارەی کە پاشەکەوتی موچەی لێکەوتەوە ینی هیچ هۆکارێکی ینی وانە بوو کە ئەو بڕیارە بدرێ لەلایەن حکوومەتەوە. چونکە ئێمە بە تایبەتی کە کاتێک حکوومەت بڕیارەکەیدا بەڵێنەوەیت بە خەڵکدا کە هەر کاتێک بارودۆخ باش بێوە یاخود ئەو هۆکارانی کە بوونەتە هۆی ئەنجامدانی و بڕیارەکە دابەزینی نرخینەوە دووە یاخود بارودۆخێکی ناهەموار هاتوۆتە بڕینی موچە و ئەماناتۆتارەوە ئەگەر چاک ببێ ئەوە چاوپێخشانەوەیەکە. بەڵام لە ئێستا ئەبینین ئەسڵەن ئەو بڕیاری کە خۆیان دایانە ئەو بەڵێنی خۆیان دایانە هیچیان نەبردەسەر. بۆیە ئەمانە هەمووی ناومێدی دروستەکەن لای خەڵک و بێئومێد بوون بەرامبەر بە بەڵێنەکانی ئەو دەسەڵاتە و ئەو دەسەڵاتە نایەوێ بەڕاستی خزمەتی هاوڵاتیانی خۆی بکاوە ئەوێ بەنان ڕاستە و خۆ هۆکار بێ بۆی کە خەڵک بڕواتە دەرەوە و ڕوو لە ڕێگەی هاتوونە هات بگرێ. بێگومان ئەگەر سەرەتا بەر لە باسی هۆکارەکان بکەین باسی سەرهەڵدانی کۆچی گەنجان بکەین بە چەند قۆناغێک دا تێپەڕیوە. بێگومان لە سەرەتاکانی نیوەی ساڵانی هەفتاکاندا یەکەمین لێشاوی کۆچی گەنجان ڕووی لە دەرەوەی وڵات کردووە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی
نسکۆی ساڵی 1975 کاتێک کە نسکۆی شۆڕشی گەلی کوردستان بەسەر کوردستان داهات بێگومان ئەو گەنجانەی کە لە شۆڕشی کوردیدا بەشداریان کردبوو و یاخۆت پاڵ پشت بوون بۆ قەزیە کوردەکە بێگومان ڕویان لە دەرەوە کردەوە کەواتە بەمەدا بۆمان دەردەکەوێت یەکێک لە هۆکارەکان تەواو بەرتەسکردنەوەی ئازادیەکانە و جەنگ و شەڕە خوێناویەکانە. ئەوە خاڵێکانی ئەوە قۆناغی یەکەمی کۆچکردن و قۆناغی دووهەمیشمان کە دەکەوێتەوە ساڵی هەشتاکان لە سەرەتادا با بڵێن لە ساڵی 1970ەوە تاوەکو 1970 ئەو کاتێک کە زۆم و زۆری ڕژێمی بەعاز تەنی بە خەڵکی هەرێمی کوردستان هەڵچنی بوو و ڕۆژانە گەنجانی لێ دەگرت و خوێناویشیان دەکردن لە ناو شارەکانە لە بە تایبەتی لە شار و شارۆچکانی هەرێمی ئێستای کوردستاندا ئازادیەکان بە تەواوی بەرتەسک بووبوونەوە. ئەمە ژێکێکی تر بوو لە هۆکارەکانی لەو قۆناغەدا گەنجانێکی زۆر و وڵاتیان بەجێهێڵا و ئینتیمایەکی تەواو لاوەز لە ناو کوردستاندا دروست بوو. و لە پاش ئەویش قۆناغی زۆڵم و زۆری دیسان هەر حکوومەتی بەعاز کە کیمیابارانی هەڵەبجە بوو لە ماوەی یەک ساڵدا ساڵی 1970 و دیسانەوە قۆناغێکی تری لێشاوی گەنجان لە پاش کیمیابارانەکە هەرێمی کوردستانیان بەجێهێڵا. بە دوای ئەودا قۆناغی دیکەیەتە پێشەوە لە 91 تاوەکو 2003 ئێمە لە پاش 91 خەڵکی هەرێمی کوردستان ئاهێکی ئازادی هەڵمشت و خوازیار بوو حکوومەتی کوردی لە ژێر سایە حکوومەتی کوردیدا بە ئازادی بژی و بە زمانی کوردی گفتوگۆ بکە و حیوار بکە لە ناوەندەکانی خوێندنا بە کوردی بخوێنرێ بەڵام بەداخەوە شەڕێکی خوێناوی شەڕی ناوخۆ بەرۆکی هەرێمی کوردستانی گرت و تەواوی شار و شارۆچکانی هەرێمی کوردستانی گرتەوە. ئەم لەو حیزب و ئەو لەو حیزب دەڤەرەکانیان بۆ خۆی جابوو بووە. ئەمە ژێکێکی تر بوو لە هۆکاری کۆچکردن. مانای وایە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو بەپێی ئەم قۆناغانی کە ئێمە باسمان کرد یەکێک لە هۆکارە گرنگەکان شەڕە خوێناویەکان بوون کە لە ناو هەرێمی کوردستاندا ڕوویداوە و یەکێکی تر لە هۆکارەکان هەر لەو قۆناغینەوە تو یەک تاوەکو 2003 یەکێک لە قۆناغەکان شەڕەکان بوو یەکێک لە هۆکارەکان شەڕەکان بوو یەکێکی تر لە هۆکارەکان باری ئابووری ناهەمواری کە بەرۆکی بە هەرێمی کوردستان هەڵچنی بوو و حەسارێکی نێودەوڵەتی لەسەر عێراق و بە تایبەتی تریش لەسەر هەرێمی کوردستان دوو حەساری لەسەر بوو. یەکێک لە حەسارەکانەوە ئابڵوقە ئابووریانی کە خراپ بووە سەری لە نێودەوڵەتی بوو ئابڵوقەیەکی تری ئابووری لە خودی عێراق و حکوومەتی باسی ئەو کات بوو. مانای وایە ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی کە گەنجانێکی زۆر وڵات بەجێ بێڵن و بەدەر لەوە باسمان کرد شەڕی ناوخۆ. ئەمانە هۆکارون. لە پاش ئەویش لە پاش 2003 و ئازادی عێراقەوە دیسان هەمان ئومێد و نەوایەک بۆ هەرێمی کوردستان هاتەوە هەوایەکی دیکەی ئازادی ئەو شەڕی ناوخۆ نەماوە ئەو حکومەتی بەعاز هەر بنبڕ کراوە و نەک لە هەرێمی کوردستانە بەڵکو لە عێراقا نەماوە. ئەو جار ململانە سیاسیەکان وای کردلەوەی ململانەیەکی سیاسی ناشریفانە وای کردلەوەی کە گەنجانێکی زۆر وڵات بەجێ بێڵن. لە ئێستادا هۆکارێکی هەرە گرنگ کە گەنجان وڵات بەجێ بێڵێ دیسان دەگەڕێنەوە سەر ئەو خاڵی نەشەڕ ماوە و نە هەنێک حاڵەتی ناهەمواری ماوە بەڵام هۆکارێکی هەرە گرنگ بۆ ئەوی گەنج وڵاتی خۆی بەجێ بێڵێت و لە وڵاتەکەی خۆیان بەرهەمەکانی خۆی ببینێتەوە. ئەو هۆکارەیە کە هۆکارێکی سیاسی دەتوانین بڵین ململانەیەکی سیاسی ناشریفانە لە هەرێمی کوردستانە ڕەنگ دەداتەوە و گەنجیشی بێئومێد کردووە لە وڵاتەکەی و خۆشەویستی وڵاتەکەشی لەلا نەماوە. ئەمانە هۆکارێکن بۆ ئەوەی کە ئەو خاڵێکی تریش ئەوەیە قەیرانێکی دروستکراوی ئابووری. ئێمە ینی گەنجێک ئەگەر ئومێدێکی هەبێ ئەم قەیرانەگە قەیرانێکی واقعی بێ لانی کەم لەگەڵ قەیرانە واقعەکە لەگەڵ هەرێمی کوردستان بۆ خۆی دەمێنێتەوە. بەڵام کە دەبینێ گەنجەکان بە تەبق و چینایەتی و بە هەندێک چین و توێژەوە جیاوازترن گەنجێکمان هەیە لەگەڵ ڕێزم بۆ بەشێک لە گەنجەکان ئەمە تەعنیە لە وشەی گەنجەیەتی بەڵام بەشێک لە گەنجانێکمان هەیە مشەخۆر و سێبەری بەشێک لە دەسەڵاتن. مانای وایە ئەو ئەمە دەبینێ ئەم جیاوازیە زۆرە ئەمیش لێرە کە گەنجێکی دڵسۆز بە خاک و نەتەوەکەی و بە کورد و کوردستان لەگەڵ ئەوەشە ناچار سەری خۆی هەڵگرێت و بەرەو هەندەران ڕێگەی مەترسی بگرێتە بەر. ئەمانە کۆمەڵێک هۆکار بوون و دەخوازم لە داهاتووماندا دووبارە نەبێتەوە وە گەنجانیش لە وڵاتەکەی خۆیانە خزمەت بکەن.
دیارە کۆمەڵی هۆکارگەل هەن لە هەرێمی کوردستانە کەوا لە هاوڵاتیانەکەن ناومێت بن و ملیە ڕێگای هات و نەهات بگرنە بەرە و ژیانێکی شایستەتر بۆ خۆیان و ماڵ و مناڵیان لای هەموو لە ڕوون و ئاشکرایە کە ئەو کۆمەڵە هۆکارگەلەکە هەن لە هەرێمی کوردستان سەرباری ناڕوونی ئایندەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان کۆمەڵە هۆکاری دیکە هەن ئەوژەوەی کە نەبوونی موچە لە کاتی خۆیان بۆ فەرمانبەران و دانەمەزراندنی گەنجان دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و نەبوونی کاری گونجاو بۆ گەنجان ئەمانە کۆمەڵی هۆکارگەل هەن کە بۆی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناومێدن بەوەی کە ڕەشبینن خطابێکی سیاسی یەکگرتووی لایەنە سیاسەکان نییە لێرە لە هەرێمی کوردستان بەداخەوە پەرلەمان بەو شێوە پەکی خراوە بۆیە ناومێدن ئەڕۆن بەرەو ژیانێکی شایستەتر بۆ خۆیان و خێزانەکانیان دیارە بەپێی ئامارەکانی ناوەندی هەواڵگری فیدراسیۆنی پەنابەران هەتا 20 ئازاری ساڵی 2016 کە زیاتر لە 45 بۆ 50,000 کەس هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم سێ مەحافەزەیە تێپەڕی کردهبوو هاوڵاتیانی عێراق بە گشتی زیاتر لە 200,000 تێپەڕان بەڵام بەڵێ وەکو پەنابەر ناونووسکراون لە وڵاتانی ئەوروپا داوا نامی مافی پەنابەریان پێشکەش کردووە جگەل لەوەی کە لە ساڵانی ڕابردووە پەنابەرێکی زۆر هاوڵاتیانێکی زۆر لە نەوەتەکانە ڕۆشتونەتە دەرەوە لەوێن لە ئێستاە وەک هاوڵاتیانی عێراقیش زیاتر لە 200,000 تێپەڕان بەڵام بەپێی نوێترین ئاماری وەزارەتی گەشتیاری تورکیا کە تەنها لە ماوەی حومانگی ڕابردووی ساڵی 2017 240,000 کەسی تێپەڕانەوە بەداخەوە کەمە جێگەی نیگەرانیە لێرە و لێش بازەکرێکە کۆمەڵک لە بەرپرسینیا لە ئەندامانی پەرلەمان ئەمانە گوایە لە ساز ڕۆشت بێتن لە دەرەوە داوای مافی پەنابەریان کرد بێت بەڵام وەکو بە شێوەیەکی ڕسمی وەکو ناوەندەکانمان لە دەرەوەی وڵات ئێمە تا ئێستا ئاگادار نەکراوینەتەوە چونکە زۆر جار هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق کاتێکە هانابن بۆ نوێنەرایەتەکانی ئێمە لە دەرەوەی وڵات معلوماتیان لەسەرێتەوە کەیسی و مەلەفەکانیان هێتەوە ئێرە لێرە ئێمە پشتڕاستیەکەینەوە پاشان پشتگیریانەکرێت هاوکاریانەکرێت کەوانە هاوڵاتی عێراقنی هەرێمی کوردستانە یا بە پیکێشەکانیان دیارە بەداخەوە لە ساڵی 2000 کۆتایی 2015 و 2016 هاوڵاتیانێکی زۆر لە هەرێمی کوردستان و عێراق لە ڕێگەی کۆچی نایاسایی بە تایبەتی لە ڕێگەی دەریای ئیجا گیانیان لەدەستدا دیارە دەور و تەسیرێکی زۆر لەسەر هاوڵاتیان بۆ ڕێگەی دەریای ئیجە کەم بوو بۆ هەتاوەکو ئەم مانگی حوتە لەم مانگی حوتە ئێستا هاوڵاتیانێک بە ڕۆژانە ئێمە بیستین و متابعی هەواڵەکانەکەین لە کە لە تورکیا بەدەیان و بە سەدان هاوڵاتی هەرێمی کوردستان لە یەخت و باخیرەکانە ئەگیرن دەست بەسەرەکرێن بەڵام ئەوە نەبێت تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ڕێگەی دەریای ئیجا بڕۆن لە کەناراوەکانی تورکیاوە بیانێ خۆیان بگەێنە کەناراوەکانی ئیتالیا یاوەتا بگەنە دوورگەکانی یۆنان حتمان ڕێگەی وشکانی هەیە هەر لە تورکیا بۆ حکومەی کە دەواازەیەکە بۆ وڵاتانی ئەوروپا بە ڕێگەی وشکانی توانن هەر داغڵی وڵاتی یۆنان بن لە هەمان کاتا توانن بڕۆنە وڵاتی بولغاریاش زایدن لە ئێسا بۆ زۆرێک لە هاوڵاتیان فیزە بەردەستە ینی بۆ تا خێزان بێ یا فەردیش بێ فیزە بەردەستە لە ڕێگەی کۆمەڵە نووسنگەیە کە کاری بازرگانیەکەن بۆ هاوڵاتیان فیزە ئەدەن و بە شێوی فیزەش ڕاستەوخۆ لێرەوە لە فڕۆکەخانەکانەوە سەرەکەون بۆ وڵاتی کەمە بەستیان بێت دیارە لە دوای 20 ئازاری ساڵی 2016 لە کاتی ڕێکەوتنامەی وڵاتانی ئەوروپا لە نێوخۆی خۆیان زایدن لەگەڵ وڵاتی تورکیا بۆ بەرگرتن لە لێشاوی کۆچبەران بەرە وڵاتانی ئەوروپا لە دوای ئەو ڕێکەوتنامەوە بەدایان و سەدان هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراق و هی وڵاتانی دراوسێش لە ئێستا لە گرتوخانە دەست بەسەرەکان لە دوورگەکانی یۆنان دەست بەسەر کراون و ماون و زۆریشان هەیە بۆ حکمی کە قەراری دەبلن کە لە ساڵی 2001 بۆ ئەو بڕیارەشان جارێک کە زین و کردەوە بۆ پەنجەمۆرکردنی ئەو کۆچبەرانی کە بۆ وڵاتانی کە سەر ڕێگایە تێپەڕە بن ئێستاش ئەوانە لە ئێستا کەوتونەتە ژێر فشارێکی زۆری وڵاتانەوە کە پەنجەمۆری ئەم وڵاتانەی کە سەر ڕێگا بوون وەکو یۆنان و مەکەدۆنیا و بولغاریا یا سلۆڤاکیا ئەو وڵاتانی کە پێیا تێپەڕون لە گرتوخانە دەست بەسەرەکان بە هەمان شێوە دانراون یا هەیەە جێگەکانیان تۆزە باشتر لە کەمپەکانە دانراون بەڵام ئەوەی هیچ دەرئەنجامیان نابێ بەداخەوە ئەبێ بگەڕێنەوە ئەو وڵاتانی کە یەکەم جار پەنجەمۆریان لێکراوە. طبعا قسەکردن لەسەر کۆچ
پێم وایە پێشەوەی قسەکردن لەسەر هۆکارەکان کەم پێم خۆشە ئاماژە بۆ بکەن کە کۆچکردن دیادێکی جیهانیە تایبەت نیە بۆ کۆمەلگایەک بەڵکو لە کۆمەلگا ڕاستڕەوەکانە بۆ کۆمەلگا چەپڕەوەکان کۆمەلگای ئیسلامی بۆ کۆمەلگای ئەلمانی هەمویان کۆچ شتێکە ئاساییتیان ڕوودات و هەروە ئاماژە بۆ بکەن کە دووجار لە کۆچمانەیە کۆچی ئاسایی کۆچی نەئاسایی کۆچی ئاسایی زیاتر ئەوەیانە خەڵک بۆ گەشت و گوزار و هەروە بە بازرگانی هەوە بۆ بەدەستێنانی بڕۆنامە ئەم کۆچیانەکات کۆچی دیکەیان ئەمە کۆچێکی تەبیعیە لەم کۆمەلگایەکە ئاکرێت ڕووبات بەڵام کۆچێکی دیکە کە کۆچێکی نەئاساییە تاکی کۆچبەر خۆی خواستی لەگەڵ کۆچەکەیان نییە بەڵکو کۆمەڵێکی زۆر هۆکار و فاکتەر هەن کەوای لەکەن ئەم کۆچ ئەنجام بات یعنی کۆچێکە تاک ناچار کراوە بە ئەنجام دەنێم کۆچە ئەکرێت ئاماژەیەک بە هۆکارەکانشکن لە ڕوانگەی بردووەسە دەرونی کۆمەڵایەتەکانەوە یەکێک لەو کەسانەی کە زۆر قسە لەسەر مەسلەی پێداویستەکانی ئینسان کردووە لە دەرووناسیە پێوتری هەرمەکەی ماسلۆ قەناعەتی وایە کە هەموو مرۆڤێک بۆ ئەوەی کە ژیانێکی ئاسایی بەڕێکە لە کۆمەلگای پێویستی بە کۆمەڵێک پێداویستی هەیە بۆی دابین بکرێت هێشتی لەو پێداویستیانە پێداویستە فیسیۆلۆژیەکانی ئینسانە کە بریتیە لە خۆراک و خواردن و جلو بەرگ و سێکس و هەروەها پێداویستی ئاسایش و دڵنیایی و هەروەها پێداویستی ڕێزگرتن لە کەسایەتی خود و دروستبوونی متمانە لەناو کۆمەلگادا ئەکرێت ئەمە قسە لەسەر ئەمە بکەین لەم کات و ساتی کۆمەلگە ئێمە کە کۆچکردن بۆ بە حاڵەکات بۆ بە دیاردە و لە حاڵەکات دەرچووە و زۆر لە ڕێگاندنەکانە قسەی لەسەر دەکرێت و بۆ بەیەکێک لەو کێشانەی کە لەسەر ئاستی کۆمەلگا ڕنگدانەوەی کاریگەری بەجێ دێڵ لە داهاتوە لەم حاڵەکاتەیە خەڵک ڕوبەڕووی جۆرێک لە قەیرانی دارایی بۆتەوە برسەتی کە کێشەی کە لە هەرمەکان یەکی لە پێداویستە فیسیۆلۆژیەکان و هەروەها خەڵکی ئێستا برسیە لە کۆمەلگەیەمە یەکی دیکە لەوانە کێشەی نان و ئاوی کێشەی موچەی هەیە کێشەی دارایی بۆ دروست بووە یەکی دیکە لە هۆکارەکان مەسەلەوەی کۆمەڵێکی زۆر لە ئەو هەموو گەنجانە هەیەن لەم کات و ساتەیە پیان خۆش ئامادەن کە زەواجکەن بەڵام توانایی داراییەوەیان نییە بتوانن زەواج بکەن و هەروەها مەسەلەی ئاسایشی دڵنیایی و دەروون و کۆمەڵایەتی هیچ لەم کۆمەلگەیانە لە بەردەم مەترسێکی زۆر گەورەیە ئەوتانە لەم کۆمەلگای ئەمە خەڵک لەسەر لێدوانێک لەسەر دەربڕێنی بیرۆچوونێکی خۆی ڕوبەڕووی تیرۆر و ڕوبەڕووی سوکایەتی و کوشتن بێتەوە تر ئاسایشی تاک چمانەکەدا بەدەستەوە هەڵێکێک لەم هۆکارانە هۆکاری دەرونی کاریگەری هەوە لەسەرەوەی کەم تاکانە کۆچ بکەن وەک هۆکارێکی دیکەتر و هۆکارە سیاسەکان بێت دۆخی سیاسی نەسەقامگیری کۆمەلگای ئێمە فاکتەرێکی سەرەکی بۆ ئەوەی گەنجەکان کۆچ بکەن و هەموو چێژەکانی دیکەش چونکە ئێستا استقرارەتی سیاسی لە هەرێمی کوردستان هەبوونی نییە ململانە سیاسەکان دوجار کارێکی ئەویان کردو جۆرێک لە ناومێدیان لە ئاستی کۆمەلگای بەرەم هێناوە مرۆڤەکان و بەتایبەت توێشی گەنجان ئومیدێکیان بەوە نییە ئەم دەسەڵات و هێزە سیاسیانەی خاڵ بڕیار بەدەستانی هەرێمی کوردستاندان بتوانن ئومێدێک بۆ ئەم بەرەهەم بێنن و توانن گۆڕانکاری بکەن کە لە بەرژەوەندی ژیانی داهاتوی ئەوانە بشکێتەوە و هەروەها هەر هۆکارە سیاسەکان خودی خۆی جۆرێک لە نەعەدالەتی سیاسی دەسەڵات هێنەکاوێ هێزێک کە بینی خۆی ئێستا پێنێت و هێزەکانی دیکە فەرامۆشەکات و هەروەها لە پاراوێز خستنی توێژی گەنجان لە مەسەلەی بڕاردانی سیاسیە هەرێمی کوردستانی ئێمە لەم کات و ساتەیە خۆمان نەزانین کۆمەڵێک عقلی کۆن و کۆمەڵێک پیاوی سیاسی پیرێ بن بەڕێوە و گەنجەکان ڕۆڵێکیان نییە لە ڕاستەکردنی بڕیاری سیاسی لە وڵاتەیە بۆیە هەر کاتێک گەنج هەستی کرد و تاکەسی کرد لە بڕیاردانی سیاسیا ڕۆڵێکی کارای نییە پێم وایە یەک لە هۆکارەکان بۆی کە بیر لە مەسەلەی کۆچ بکاتەوە و هەروەها ترس لە مەسەلەی جەنگ و بەرپابوونی شەڕ هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوی کە خەڵک بیر لە مەسەلەی کۆچ بکاتەوە لەم کات و ساتی ئێمە بۆ ماوەی 2 ساڵێکە کوردستانی ئێمە ڕوبەڕووی شەڕی داعش بۆتەوە هەر لە ئێستەوە کە سەرکردە سیاسەکان بەرپرسە سیاسەکانی ئێمە باس لەوەکەن کە ئەم شەڕە کۆتا شەڕ نییە بەڵکو شەڕی دیکەی هێزە چەکدار و میلیشیاکانی دیکەی بەدوای خۆیان هێنێت تەپڵیەوان لێ شەڕی دیکە بەڕێوە گەنجێک هەر لە ئێستەوە ئایندەی ڕوبەڕوویەوە بکرێتەوە کە ئایندەی تۆ بریتە لە ڕوبەڕوو بنەوە لەگەڵ شەڕ و کوشتار و ململانیەکی خوێناوی دیکەیە هیچ زمانێک لێ بۆ ئەوەی کە ئایندەیەمە ئایندەیەکی پڕ لە ئاشتی موسۆگەر بێت و دوور بێت لە شەڕ و ناکۆکی و هەروەها خودی نەعەدالەتی کۆمەڵایەتی ئەم ناسەقامگیریە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە جۆرێک نەعەدالەتی کۆمەڵایەتی دروست کردووە کە ئەمەش کاریگەری لەسەرەوە هەیە تا هەست نەکات دادپەروەری کۆمەڵایەتی لەم کۆمەلگای ئەمە بوونی هەیە بێگومان کاریگەری سلبی زۆری ئەبێت بەڕای من خاڵی سەرەکیەوەیە کە گەنجێکی زۆرمان هەیە هەمووی بە زۆریان خاوەنی بڕوانامن و بە کولەمەرگی و بە ژیانێکی ناخۆش هەتا خوێندنیان تەواو کردو بەڵام لە ئێستا هیچ ئومێدێکیان نییە بەو دەسەڵاتە ینی ئومێدێکیان نییە کە لە ڕێگەی ئەو هەوڵ و ماندووبوونەی خۆیانەوە بتوانن بژێوییان دەستکەوێ هەم نە لە ڕێگەی دامەزرانەوە هەم لە ڕێگەی هەلی کاری کەرتی تایبەتیشەوە هیچ ئومێدێک نییە بۆ گەنجەکان بۆیە ئەمە لە کیزدانی
دەستی کارە لە هەرێمی کوردستانە و گەنجەکانە کە ئەمە سەرمایەیەکی گەورەی ئەم وڵاتن و ئەم هەرێمن لە دەستدانی ئەوان بەڕاستی بارودۆخێکی نەخوازرا و خراپتر دێنێتە پێشەوە. کاریگەریەکی تری بەڕاستی بەڕای من ئەوەیە کە ینی بارودۆخێکی نائارام دروستەکە، ینی خەڵک هەر بۆ خۆی هەست بە شڵەژانەکە. بۆ نمونە کە تۆ ئێستا گەنجێکی ئەبیستی هاوڕێکت ئەڕوا خزمەکەت ئەڕوا ینی کاتێک سێرەکەی بۆ نمونە کەسێکی زۆر کە تۆ ئەیناسی ڕۆیوە، ینی تۆش بە جۆرێک لە جۆرەکان ناومێدی زیاترت بۆ دروستە بێەوە تووشی دڵە ڕاوکێبی تووشی ناومێدیەوی بۆی کە ئەبێ ژیانی من چی بەسەر بێت لە وڵاتەیە، ینی بەرەو ڕێی هاتوو نەهاتە ڕواخۆ ئەوە نەبێ ئەو ڕێگایی گرتوێتێ بەرم سۆگەر بێ بۆی کە ژیانێکی باشی بۆ دابینەکە. خاڵێکی تر لە کاریگەری سلبەکانی بەڕاستی دایک و باوکان ینی ئێستا لە بارودۆخێکی دەرونی زۆر خراپان بە تایبەتیوانی کە ڕۆڵەکانیان ڕۆیوە، ینی بەو حاڵەوە بەو گوزەرانە هەتاکو مناڵی پێگەیان و مناڵی ناردۆتە خوێندن و خوێندنی پێتەواو کرۆ. ئێستا ئەڕۆ دایک و باوک بەجێ هێڵێ کە لەو تەمەنیا دایک و باوک پێی خۆشە مناڵەکەی لە دەوری خۆی بێت و ببینێ بەرهەمی ڕەنجی خۆی چی بووە، بەڵام بەداخەوە ئەبینین ئێستا خێزانەکان هەمووی خەریکە لە یەک هەڵەوەشێ و پاشان ئەو گەنجانی کە ناتوانن خێزان بەرن لەگەڵ خۆیانە، ینی ئەمە کێشەیەکی تر بۆ خێزان و مناڵەکانیان بەجێهێڵن کە بۆ خۆیان ئەڕۆن و لێرە خێزانەکانیان بەجێهێڵن. زۆر جار بەبێ هیچ دەزمایەکیش بەبێ ئەوەی کە ژیانێکی بۆ دابین کردبێ لە ناچاریا ئەڕوا، ئەمانە هەمووی کێشەی کۆمەڵایەتی لەکەوێتەوە، کێشەی ینی قەیرانی زۆر زیاتری لێ ئەکەوێتەوە کە نائارامی زیاتر لە ناو کۆمەلگا دروستەکە. بەڕاستی وەکو باسم کرد ینی دەسەڵات بێباکە لەوەی کە خزمەت بە هاوڵاتیانی خۆی بکات کە لە هەموو دنیاە حکوومەت ئەرکی سەرەکیەوەیە کە خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکە و هاوڵاتیان دڵنیا بکاتەوە لەوەی کە وڵاتێکی ئارام و لە ڕێگەی دابینکردنی ئاسایش و ئارامیەوە بۆ هاوڵاتیان خزمەت بکە. بەڵام لەم هەرێمەی ئێمە دەسەڵات هیچ کەم لەمانەی نەتوانیوە بکە، نەتوانیوە ینی ئەو ئارامیە یاخود ئەو دڵنیایە بداتە هاوڵاتیان. ئەمەش بەڕای من بێباکی حکوومەتە بەرامبەر بە هاوڵاتیان، بێباکی و حکوومەتێ بەرامبەر بەو خەڵکە کە لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی خەڵکی جیرۆدەی قەیران و کێشە و ناڕەحەتی کردووە. بۆیە ئەو دەسەڵاتە هەتاکو ئەوانە بەڕاستی لە حکومڕانیا بن ئومێدی خێریان لێ ناکرێەوە، ئومێدی ئەوە ناکرێکە خەڵک بەڕاستی ئارامی ڕوویتێ بکاتەوە. بۆیە من لێرەوە داوایەکە کەم لە خەڵک کە ئێستا ئێمە بەرەو ڕووی هەڵبژارنەکانە چین، ینی خەڵک بێ ئومێدە ینی بە دەنجێکی بەرزە بیستیم کە خەڵک نایە بەشداری هەڵبژارن بکە. بۆیە من لێرەوە داوایان لێکم کە بڕۆن بەشداری بکەن، ممارەسی ئەو مافی خۆتان بکەن لە ڕێگەی دەنگدان و سندوقەکانەوە بتوانن ئەو دەسەڵاتە بگۆڕن، چکە هەتا ئەو دەموچاوانە لە دەسەڵاتە بن بەڕاستی خەڵک ناتوانێت بارودۆخێکی ئارامی و دڵنیایی بۆ خۆی دەستەبەرکە. ئەوانەی کە لە دوجاردا لە هەرێمی کوردستانە بەرجەستە دەکرێت، دەڵێن وڵاتێکی خاڵی لە گەنج، وڵاتێک خاڵی لە هەموو بەهرە و تواناکانی گەنجان و خاڵی لە داهێنان و نوێگەری، چون بەڕاستی ڕاستە ئێمە پیرەکانمان خەڵکیی بە ئەزمونون و خەڵکیی بە تەجروبن و ئێستا دەتوانن خزمەت بکەن، بەڵام پیرەکانمان تاقە و توانای خزمەتکردن و جوڵاندنیان لە هەرێمی کوردستاندا نەماوە، چونکە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆنیش هەمیشە سەرمەشقی گۆڕانکاریەکان گەنجان بوون و هەمیشە گەنجان داینەمەوە بوون لەوەی کە داهێنان بکەن. سەردەمی ئێستامان زۆر جیاواز لە سەردەمەکانی ڕابردوو، مانای وایە لە سەردەمێکی تەکنۆلۆژیای سەردەمیدا دەژین و پێویستمان بە گەنجەوە دەکرێت گەنج لەگەڵ مامەڵە بکات لەگەڵ ئەم سەردەمە تەکنۆلۆژیادا، چونکە پیرەکانمان تاقە و توانای تەکنۆلۆژیانەوە ئەسڵەن لە تەکنۆلۆژیای سەردەمیش نازانن. ئەوە خاڵێکی تریش ئەوەیە ئێمە هەست دەکەین وڵاتێکمان بۆ بەرهەم دەهێنرێ، وڵاتێکی دواکەوتوو لە هەموو جیهان دە بە بەراورد بە وڵاتە پێشکەوتوەکان. ینی زۆرم پێسەیرانی هەنێ لە بەرپرسانمان ئێمە دەشوبهێنن بە چێ؟ دەمان شوبهێنن بە بەشێک لە وڵاتان بۆ خۆیان خودی خۆیان دواکەوتون لە ئەزمموی حکومڕانی و لە ئەزمموی دەوڵەتداریدا. مانای وایە دەشوێن بە فڵانەوە گەنجانەوە لە فڵانە شوێنوانە. ئێمە دەبینین نمونەی ڕابردوومان گەنجمان لە پەرلەمان و بەڵام پەرلەمان پەکخرا. گەنج پرۆژەی جوانی پێبوو بۆ هەرێمی کوردستان، بەڵام نیان هێڵا ئەم گەنجە بە باشی خزمەت بکە. خۆ ئێمە دڵنیاین ئەگەر ئەم گەنجانە ڕێگەیان لێ نەگیرایە و پەرلەمانیش پەک نەخرایە، دەست نەخرایە بینە قاقای پەرلەمان و سیاسیەکان لە پشتەوە بڕیاریان نەدایە، بێگومان ئێستا وڵاتێکی ئارام و
ئاسایش و خزمەت گوزاری گەنجەکانمان بەو حکومداریەوە دەبینی. ینی ئەگەر سەرنج بین بەشێک لە حیزبەکان گەنجیان ناردوێتە ناو حکوومەتەوە لە وەزارەتەکان لە بەڕێوەبەرایەتی گشتەکان لە قایمقام و مەدانەحەکان من کە دەڵم بەشێک لە حیزبەکان چکە ئەمە بە تەعمیم بەسەر هەموو حیزبەکانە دەکەوێت سیر دەکەی ئەوانەی کە زۆرترین خزمەت دەکەن ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە وەجێ پەنجیان دیارە سیرەکەی گەنجەکانن چونکە بۆ گەنجەکانن ئەم گەنجانە ئەمڕۆ لە کوردستانە ئەزمونێکی بێ ئومێدیان بینیوە لە گەنجان و خۆشیان خودی گەنج بوون و دەزانن گەنج و سەرجەم چین و توێژەکانی هەرێم چکە کە دەڵین گەنج داینەمۆی گۆڕانکاریەکانە گەنج زۆربەی فکر و بیرروڕاکانی پێەیە گەنج دەتوانێت گۆڕانکاری دروستکە ئەگەر نا پیر و گەنج و ژن و هەموو سەرجەم چین و توێژەکان پێکەوە کۆمەڵگە دروست دەکەن مانای وایە دەزانن ئەم گەنجانە چیان لە ناغدا بۆ ئەوانە دەکەن و جێپەنجەشیان دیارە ئەگەر هاوشێوەی ڕابردوو ڕێگەیان لێنەگرێمە دەخوازین ئەو دەرفەتەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە لە زووترین کاتە کۆتایی بە سەرجەم قەیرانەکان بهێنرێ ئەو لێشاوە گەنجانەی کە ئێستا وا بڕیا ینی چۆن دەڵی سیرەکەی حاڵەتەکە دروست بووە بەڵام هێشتا نەبووەوە بە دیاردە دەخوازین نەبێتە دیاردە و ڕێگری لە حاڵەتەکە بگرێ وڵاتەکەمان بە گەنجانی خۆمان ئاوەدان بکرێتەوە نەک گەنجانێکی بیانی بێن لێرە خزمەت بکەن. پێشتر باسم لە هۆکارەکانی کرد کە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ نائایندەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەمە خاڵی هەرە سەرەکیەتی کە هاوڵاتیان و پاشان موچە وەکەمی خزمەت گوزارەکان ئەمانە هۆکارگەلێکن بۆی کە هاوڵاتیان هەرێمی کوردستان بەداخەوە بڕۆن ڕێگەی هات و نەهات بگرنە بەر و زۆریان ئەرزانن ئاگیان لە یاساکانی پەنابەری هەیە کە لە دوای ساڵی 2016ەوە هەم سنوورەکان تونگ و تۆڵیش کراوە هەم داوانە مافی پەنابەری زۆر ئەستەم کراوە بۆ خەڵک بەڵام خەڵکان بەداخەوە ناچارن کە هەر کۆچ بکەن بەرەو ژیانێکی شایستەترەوە بەداخەوە ئێمە بەپێی ئەو هاوڵانەی کە نوێنەرانمان لە دەرەوەی وڵات لە تورکیا و یۆنان ئاگاداریان کردوینەتەوە کە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق لە ئێستا لە تورکیان کە یانێ بە شێوەی نایاسایی با بڵێم لە ڕێگەی دەریاوە کۆچ بکەن بە باخیرە بەرەو ئیتالیا و هەر لەم یەک دوو ڕۆژەی دوای نزیکەی سەدان نەفەر هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراق لە لەوێ گیراون دەست بەسەر کراون لە کەمپادایان ناونتی وەتیا شایەتی دیپۆرت کراوەتەوە کە لەلایەن حکوومەتی تورکیاوە باندیان خستونەتە سەری کە ناتوانن هەتاوەکو مودەی یەک ساڵی دیکە بڕۆن فیزەی وڵاتی تورکیاوە بگرن و سەردانی ئەوەکەن و ئەو هاوڵاتیانەشی کە خۆیان ناو نووس کرد بێ لە UN لای نەتەوە یەکگرتوەکان لە تورکایە ئەوان ژەگەر گەڕابێتنەوە هەرێمی کوردستان ئەوە باند ئەکرێن نایڵن بچێتە وڵاتی تورکیا هەتا مودەی 4 ساڵ ڕێژەکان زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە ڕاستە لە ساڵی 2000 و کۆتایی 2015 هەتاوەکو 2016 ڕێژەی فرد لە 180 پێکەهێنا و خێزاندار لە 120 پێکەهێنا بەڵام لە ئێستا ئەتوانم بڵم ڕێژەی خێزاندار ئەچێت بۆ لە 150 چکە هەر بە پێ ڕووداوەکانیش کۆمەڵەکە ڕووداوی نەخوازراوە بەداخەوە لە کۆتایی لە سەرەتای ساڵی 2016 کۆتایی 2015 کە ڕوویەکە زیاتر لە 100 لە هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراق گیانیان لەدەزا لە ڕێگەی دەریای ئیجا زۆربەی زۆری ئەوانە چەند کەسێکیان فرد بوون ینی کە مەلەفیان سەررجەمیان لای ئێمەوە کاری یاساییبان بۆ کردو بۆ گەڕانەوەی تەرمەکانیان کە لێرە بە خاکسپێراون بووە زیاتر لە 52 کەسیشیان بێسەر و شوێن بوون ئێمە مەلەفی تایبەتمان بۆ بێسەر و شوێن بۆکان کردوێتەوە لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە شوێنە ڕووداوەکان قسەمان کردووە ناردنی سامپڵی خوێن و لیک و پشکنینی دیانەیمان ڕەوانە کردووە لە دەرەنجامی ئەوە تەرمی تەنها 4 کەسیان دۆزراوەتەوە بەداخەوە تا ئێستا 48یان چارە نووسیان نادیارە ئەکرێ بڵێم ڕێژەکە زۆر لەوە زیاترە چکە لەوە چی هەموو هاوڵاتێکی عێراق و هەرێمی کوردستان فیدراسیۆنی پەنابەران یا ئێمە نەناسێت پەیوەندیکا بە ئێمەوە بەڵام ئەو ڕێژەی کە من باسەکەمی حەو پارێزگای عێراق ئەوانەی کە ئێمەیان ناسی بێ یا ڕێنمایی کرابێتن کە پەیوەندی بە ئێمەوە بکەن.
پێشەوە ئاماژە بە مەسلەی کاریگەرەکان کە 1-2 خاڵی کورد بچووکە لە مەسک هۆکاری پەروەردەیی لە کۆمەلگا ئێمە لە سەرەتای باخچەی ساوێن و هەتاوەکو زانکۆ تەواوکەین وشارێکی پەروەردەی ئۆتۆمانیە کە ئینتیمایەشی نەتەوەیمان بۆ دروستکە خۆشەویستی بە وڵات و بنیشتێمە بەرهەم بێنێت و هەروەها هۆشیاری تاکێک لە هۆکارەکانی دروستبوونی کۆچە کاتێک تاک لە کۆمەلگا هۆشیارێکی وای پیا کرد کە ئەم وڵاتی تیا ئەژی ماف و کەرامەت و ئینسانەتی تا پارێزراو نییە بیر لە کۆچکردن و بەجێشتنی شوێنی نیشتەجێبوونی خۆی کاتەوە کرانەوەی تەکنۆلۆژیا و کرانەوەی کۆمەلگا هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی کە ئێمە بزانین گەنجەکان ئێوەنەوەی ئەمڕۆ بزانێت ئەو ژیانی ئێستا هەیە ئەو کافی نییە بۆ حیاتکردن بەڵکو کۆمەلگاکانی دیکە هەمویان ژیانێکی شایستەتر و مرۆڤانەتر بەسەرەبن و هەروەها نەبوونی ماف و خزمەتگوزارە سەرەتایەکان لە کۆمەلگا ئێمە هەتاوەکو ئێستا کە ساڵی 2007 خەڵک بیر لەوە کاتەوە کە ئەوم نییە کارەبام نییە ڕێگاوبانم نییە ڕۆژانە بەدەست ئەم کۆمەڵە کێشە سەرەتاییان و ئەناڵێنێکە لە کۆمەلگاکانی دیکە شتێکی زۆر مافێکی زۆر سەرەتاییە قەتەن قسە لەسەر ناکرێت هۆکاری لاوەکیش هەیە کە خودی ئەوەیە کە چاولێکەری لە کۆمەلگای ئێمە ڕۆکی گەورەیە بینێ هەر گەنجەکان چاولێکەری بۆ هۆکارێک بۆی کە کۆچ بکەن ئەم بۆ کۆچەکە ئەو بۆ کۆچەکە من بۆ نەیکەم یەکی دیکە لەو کارەکان ئەو بێ کە لەوانەیە مەسلەی خولیای گەشتن بە بۆ بە هەشتێکە ناوی ئەوروپایە بەڵام کاتێک کە کۆمەلگای خۆلا بێ بە دۆزەخ و ئەوروپای هەموو کۆمەلگاکانی دیکە لێ بە بە جۆرێک لە باشت و هەروەها مەسەلەی پاڵنەر جنسیەکان لە تایبەت لای چینی گەنجان و هەرزەکارن هۆکارێکی دیکە بۆ مەسەلەی کۆچ بکەن ئاماژەیەکی خێراش بە مەسەلەی زیانەکان و لێکەوتەکانی کۆچ بکەین گرنگترین سەرمایەی مرۆڤ خودی ڕۆحی جانی خۆیەتی کۆمەلگا ئێمە شایدی ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆر لە توێشی گەنجان و خێزانەکان ئێمە قوربانیەوە بە گیان و بە ڕۆح لە پێنەوە گەشتن بە وڵاتانی ئەوروپا کەواتە زەرمەندی جانی هۆکارێک بوو بۆ ئەوەی کە وای لێ بکەین کۆچکردن زیانی هەبوو بە کۆمەلگای ئێمە لە دەستدانی توانە مرۆیەکانێکی دیکە لەوە زیانەکان کە ئاکرێت کۆمەلگا ئێمە تووشی بوو بێت لە دەستچوونی هەلێکی زۆر لەم کۆمەلگا هەلی کار بەتایبەت ئەوانی کە کۆچەکەن ئەکسەرەتیان دوو توێژن توێژی گەنجان و توێژی ڕۆشنبیر و خاوەن بڕوانە بە عەقڵمەندانن چونکەم توێژت پێش توێژەکانی دیکە هەست بە بەرپرسیارەتی هەست بە ناسخامگیری دۆخی سیاسی و کێش و گرفتەکان کۆمەلگاکەن بۆیە ئەم دوو توێژە کە ئەڕۆن سەرمایەی مرۆیی ئەم وڵاتەن ئایندەی ئەم وڵاتە چارەسەرکردنی قەیرانەکانی ئەم وڵاتە بەبێ ئەم دوو زۆر مەحاڵە بێت بۆی ئەمانە ڕۆن ئەمەیەکێک لە زیان زۆر گەورەکان و هەروەها کۆمەڵێک زیانی دەرونی بەرپاکە یەکێک لە ئەو گەنجانەی کە چنە وڵاتانە تووشی هونبوونی شوناسە بنەوە لە وڵاتی خۆیانە تووشی کۆمەڵێک گرفتی دەرونی ئەبنەوە کە یەکێک لە هۆکارەکان نەخۆشی خەمۆشیە ڕۆشتە وڵاتێکەوە نازانێت ئایندەی بەرەوکوێچێت بیلۆ نازانێت کە ژیانی بەرەوکوێچێت و هەروەها تووشی جۆرێک لە گۆشەگیریە بنەوە کۆمەلگای خۆمان کۆمەلگایەک بووە لە ڕووی کۆمەڵایەتی سیاسی کولتوری فکریەوە زۆر جیاواز لە کۆمەلگای کە ئەمان کۆچیان بۆ کردووە بۆی لەو کۆمەلگایە هەتاوەکو خۆی ڕادێنێت لەگەڵ یاسا و دابوونەریت و جۆری بیرکردنەوەی خەڵکانی ئەو کۆمەلگایە تووشی جۆرێک لە گرفتی دەرونی و گۆشەگیری هەبێت و هەروەها فشاری دەرونی کە بەشێکی زۆر لە نەخۆشە دەرونیەکان بەرەنجامی کێشەی دەرونی فشاری دەرونی دروستە بێت ئەم تاکە چێتەوە ڕۆبۆ کێش کۆمەڵێک نەخۆشی جستەیە بێتە کۆکارەکەی فشاری دەرونیە يعني هەروەها لایەنە کۆمەڵایەتیەکانیش کە کۆمەڵێک زیانی کۆمەڵایەتی بەدوای خۆیان هێنێ مەسەلەی کۆچکردن ئێمە شاهدی ئەوەین لە ڕماوەی ڕابردوودا لە کۆمەلگای ئێمەیە بەهۆی مەسەلەی کۆچکردنەوە دایان خێزان ڕوبەڕووی تەلاق و جابوونەوەی هاوسەری بوونەتەوە چونکە ماڵە خەزوران و ئەندامانی خێزان ئامادە نین مناڵێکی بچووک و ژنی خێزان بخەنە بەر مەسەلەی ڕۆشتنی کۆچی نایاسایی ئەمە یەکێک لەوانی کە ناچار بوون پرۆسەی جابوونەوەی هاوسەرگیری ڕووبات هەروەها تاڵان فرۆشکردنی ماڵ و سەرۆت و سامانەکانیان و هەروەها ڕوبەڕووبوونەوەی ئەو گروپ و باندە مافیانی کە لە ڕێگەی تووشیان بووە هەموو ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی کە وای لێ بکەن کە کۆچکردنێکی سادە و ئاسانیە بەڵکو کۆمەڵێکی زۆر کێش و گرفت بۆ خۆیان هێنێ حکوومەت ئەرکی زۆر و سەرەکی ئەکەوێتە سەرشانیە و کە ئەبێ دڵنیای بداتە هاوڵاتیان وا بکات کە خەڵک دڵنیا بێ لە ژیانی خۆی بە تایبەتی لە ئێستاە ینی ئەگەر هەر هەنگاوێک بەرەو بە ئاراستەیەک بڕوات کە بارودۆخی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشە و قەیران ببێتەوە بە تایبەتی مەسەلەی ڕیفراندۆم مەسەلەی هەر بابەتێکی تر بەڕاستی بێ حکوومەت پێداچوونەوە بۆ بڕیارانە بکە بۆی ئارامی بداتە خەڵک و خەڵک والێ نەکا کە ناچار بێت ئەو هەرێمە بەجێ بێ لە پاشان لە ڕێگەی بازرگان و لە ڕێگەی خەمخۆران و دڵسۆزانی ئەم هەرێمەوە ئەتوانن لە ڕێگەی کەرتی تایبەت و هەلی کاری زیاتر بۆ گەنجەکان دابین بکەن تا گەنجەکان ناچار نەبن بەڕاستی وڵات بەجێ بێڵن و ڕوو لە ڕێگەی
ئەتوانی زۆر جار بڵێن ئەو ڕێگەی تیاچوونە کە ئەیگرنە بەر خۆی وەکوتم یعنی ئەمە کاری سەرەکی و لە پێشینەی حکوومەتە کە ئەبێ پێچوونەوە بۆ بڕیارا بکات کە لە ئێستا داهاتی هەرێمی کوردستان زۆرە بە پێی هەموو زانیاریەکان دەبێت حکوومەت پێداچوونەوە بۆ بڕیارە بکات بۆ ئەوەی لانی کەم تۆزە ژیانی هاوڵاتیان بەرە و باشی بڕات و خەڵک بێت لەو ڕۆیشتن و بەجێهێشتنی ئێرە نەکاتەوە. ئەوانەی کە دەکرێت ئێمە بیکەین چەند خاڵێکن زۆر بەڕوونی کۆمەڵێک لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانمان هەیە و ئەمڕۆ بێکار لە ماڵەوە دانیشتوون. ئێمە گەنجمان هەیە لە زانکۆ و پەیمانگاکاندا بەشە گرنگەکانی شتاوە کردو بەڵام سیر دەکەی لە ماڵەوە لەگەڵ ڕێزم ئەمە تەعنیە لە پیشەکە دەچێت بەقاڵی دەکات دەچێت کرێکاری دەکات دەچێت بژێوی ژیانی خۆی پەیدا دەکات لەگەڵ ئەوەشە ئەمەش نەماوە بۆ لەبەرەوەی قەیرانێکی دروستکراوی دارایی بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە ئەم قەیرانە وای کردو لەوەی کە کۆمەڵێک بەخۆشی بژینەوە کۆمەڵێکیش بە ناخۆشی و ناڕەحەتی و ناهەمواری و ئەسڵەن ژیان نەماوە ئەم گەنجە ناچارە بچێ ژیانی خۆی پەیدا بکە لەگەڵ ئەوە چەنەهای ساڵی خزمەتی خۆی خەریکە بە فیڕۆ دەچێت مانای وایە تاعینکردنی ئەم گەنجانە ئەگەر لە کەرتی تایبەتیشدا بوون و دەخوازم کەرتای تایبەتەکانیش بدرێتە خەڵکێکی مختص و تایبەت بە خۆیان نەک بەرپرسە سیاسیەکان ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە تەنان کەرتە تایبەتەکانیشان قۆڕخ کردووە و کۆمەڵی خەڵک لە شوێنە کەرتە تایبەتەکانە دادەنێن کە ناتوانێت تەواوی گەنجانی هەرێمی کوردستانە لی سوودمەند بن ئەوە خاڵێکی تریش ئەوەیە ئێمە ڕێکخراوەکانی دیکەش ئەرکی ئێمە وەکو سەنتەری پەرەپێدانی لاوان و سەرجەم ڕێکخراوەکانی دیکەش کە چۆنەڵی تەوعیە گەنجان بکەینەوە پەرە بەتوانەکانی گەنجان بێ و هەستی نەتەوایەتی لای گەنجاندا دروست بکەین مانای وایە با گەنج وڵاتەکەی خۆی بەجێنێڵ ئەگەرچی ئێمە زۆر لەم پێناوە هەوڵمانداوە پرۆژەشمان بۆ لەگەڵ حکوومەتیش و لایەنە پەیوەندیدارەکانی ڕاستە خۆ گفتوگۆمان لەسەر ئەم بابەتەکەەوە پرۆژەشمان بۆ ئەم بابەتە هەیە لە داهاتوە چۆن ڕێگری لەم قەزایە بکەینەوە کە بە شێوازێکی زۆرکرێمە دەتوانین بڵین ئەو کارێک کە ئێمە لە داهاتوو دەیکەین سوودمەند دەبێت بۆ حکوومەت بتوانێت تا ڕادێک ڕێگری لەم لێشاوە گەنجانە بکە خاڵێکی دیکەش ئەوەیە کە ئێمە گەنجان سەرچاوی ژیانیان بۆ پەیدا بکەین ئەوانش نەکە بۆ نمونە تاعین نەبوون تاعینان دەکرێت و لە ڕێکێک تایبەتوە هەر ڕێگەیەکی دیکەی حکومی وایە یەکەی نیشتەجێبوون بۆ گەنجان دروست بکەین گەنجانێکی زۆرمان هەیە ئێستا ئەمڕۆ زەواج ناکەن یعنی فەسادی کۆمەڵگا لەم خاڵەوە دروست بووە چونکە نە حکوومەت هاوکاری گەنجەکانمان دەکا و بتوانێت بە باشی زەواجکەن و سەیرەکەی گەنجێکی زۆری کوڕ و کچمان هەیە لە کۆمەڵگادا بە جۆرێکی تر بە مامەڵەیەکی ناتەندروستتر لەگەڵ قەزیەکە هەن لەبەرەوە من دەخوازم ئەمەژێکی ترە لە هۆکارەکان دروستکردن یەکەی نیشتەجێ بوون و ئاسانکاری ژیان بۆ تەواوی گەنجان لە هەرێمی کوردستاندا و وا بکەن لەوەی گەنج وڵاتەکە بە وڵاتی خۆی بزانێ نەک ئەم گەنجانە کە گەنجەکەی دیکە دەبینێ ئەمڕۆ بەخۆشترین ژیان دەجی ژیان دەژی خانووی باش و جوان و باشترین مۆدلی خانووی هەیە سیاری ئاخر مۆدلی لە ژێردایە موچەیەکی زۆر باشی هەیە بەڵام گەنجێکی دیکەشمان هەیە توانای کڕینی کیلۆیە تەماتەی نییە بە ئێوارە لەگەڵ بۆ ماڵەوە بیباتەوە تاوەکو نان و تەماتەیەکیش بخوا سیر دەکەین و دەبیستین یعنی ئەمانە پێم خۆشە ئەمە بە دەرفەت دەبینم لەم کاتەدا یەکتەعن لە هەندێک قەزا هەیە بیدەم ئێمە ڕاستە پێمان خۆشە وڵاتمان سربەخۆ بێ پێمان خۆشە ئازاد بژین و کەس خاوەنمان نەبێ خۆمان خاوەنی خۆمان بین بەڵام ئەزمموی حکومداری ڕابردوومان بینی چۆن حکومەت و حکومداری لە وڵاتی خۆمانە پیادە و پەیڕەو دەکرێت چ بای ئەوەی ببین دەوڵەتێکی سربەخۆی خۆمانمان هەبێ مانای وایە بابێن لە سەرەتادا تەواوی ڕێکارەکانی سربەخۆیی بۆ خۆمان و دڵخۆشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە یەکسانی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دابینکردنی بژێوی ژیان بۆیان و ئەوجا کۆتایی هێنان بە نەهامەتی پاشەکەوتی موچە کە کەس نازانێت پاشەکەوتە بۆ کوێ دەچێت ئێمە خۆ دڵنیاین لەوەی کەم پاشەکەوتە لەبەر قەیران نییە بەڵکو پاشەکەوتێکەوە هەڵدەگیرێ کەس نازانێت بۆ کوێ دەچێتەوە کێ دەبێتە خاوەنی گێڕانەوەی شکۆ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و مامۆستایان و فەرمانبەران و سەرجەمچوونی توێژەکان و گەنجان ئەو کاتە بین دەوڵەتێکی سەربەخۆی خۆمان هەمومان پێی دڵێن و پێشی دڵێن هەمین
و پێشمان وانێ کەس نکولی لە دەوڵەتی سەربەخۆی هەرێمی کوردستان بێ بەم ناهەمواریەشەوە بەس با ڕێکارە یاسایەکانی خۆمان بگرینە بەر و ڕێکارە ئابوورەکانی خۆمان بگری بن و خۆشی ژیان بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بژین ئەو کاتێک کەس دڵنیاتان ئەەکەمەوە کەس لە وڵاتی خۆی بەجێ نایڵێ خەڵک بۆچی دەچێ وڵاتی خۆی بەجێ دێڵێ لەبەرەوەی ژیانێکی خۆشی دەستکەوێ ڕاستە قەلیلەیەکی زۆر کەمە بۆ خۆشی ژیانی خۆی دەڕوا ئەوانەی بۆ خۆشی ژیانی خۆیان دەڕۆن هەر کوڕی کێن کوڕی سەرمایه‌دارەکان و بەرپرسەکان و ئەوانن و وەردەچن لە ڕێگا ژیانێکی خۆشی خۆیان لە وڵاتێکی ترا دەبینن بەڵام ژیان خۆش بێ لە وڵاتە کەس ئەم وڵاتە بەجێ نایڵێ و ئێمە وڵاتی خۆمانە و هەوڵیش دەدەین تەواوی و خەڵکی کە بەخسی من دەکات وڵات بەجێنێ و خزمەت بە وڵاتەکانی خۆیان کەن بەم قەیرانی شوکایە بە دڵنیایی متمانەبوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دانیشتن و ئیستقرارکردنیان لێرە لە هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆی کە بار و گوزەرانی هاوڵاتیان باش بکرێەوە موچە لە کاتی خۆیان بدرێ ئاو کارەبا دەسەبەر بکرێ بە شێوەیەکی زۆر باش بۆ هاوڵاتیان لایەنی ئەمنیش دەور و تەسیری زۆری هەیە بەڵام من لە پێشترا باسم کرد لەوە چوو با بڵێن نەتەوەی کورد و قەومی کورد لە ڕووی لایەنە ئەمنیەکەەوە زۆر ئەو کێشەی نەبووە بۆ نمونە کاتێک کە جەنگ لە ناوچەکەی هەڵگیرسا و لەگەڵ گروپی تیرۆریستی داعشا شەڕ بوو بەدایان و سەدان هاوڵاتی هەرێمی کوردستان لە دەرەوە بوون و جنسیان پێ بوو هاتنەوە لێرە چون لە دژی داعش شەڕیانەکە لە بەرەکان و چەندین کەسە وە کە لەو پەنابەرانەی گەڕاونەتەوە لێرە هەر لە دەستگا ڕاگەیانەکان باس کراوە کە گیانیان لە دەزا و شەهید بوونە لە بەرەکانی جەبهەیە بەڵام ئەم خزمەت گوزاریە سەرەتاییانەوە ئەم نەبوونی موچە لە کاتی خۆیانەوە ئەم کەمکردنەوەی موچە ئەمانە کۆمەڵی هۆکارگەلی زۆر زەق و دیارن کە دەور و تەسیری لەسەر قوت و ژیانی هاوڵاتیانەکە ئەمانە چاک ببێ بە دڵنیایەوە هەموو هاوڵاتێک لە جێگەی خۆی بە هیچ شێوەیەک ناچێ خۆی و خێزانەکەی بە ڕێگەیەکی پڕمەترسیە بەرێت و پسێ کۆچکا بۆ وڵاتێکە وڵاتی خۆی نەبێت قسەکردن لەسەر بنبڕکردنی دیاردەی کۆچکردن شتێکی مەحاڵە چونکە کۆچ لەبەرەوەی حاڵەکە دیاردەیەکی جیهانیە لە کۆمەلگاکە بۆ کۆمەلگاکی دیگە جیاوازە هەیە لەبەرەوە ناکرێمە قسە لەسەر ئەوسکن کۆچ بنبڕ بکرێت بەڵام مەکرێت کۆمەڵێک هۆکار باس بکرێت کە کاریگەری هەیە لەسەر مەسەلەی خاوکردنەوەی پرۆسە بە لێشاوی کۆچکردن یەکێک لە هۆکارە مەسەلەی چارەسەرکردنی دابینکردنی پێداویستە سەرەکانی ژیانە کۆمەلگای ئێمە لەم کات و ساتەیە بەدەست کۆمەڵێک خەیرانی زۆر سەرەتایی و ئەناڕێنێ کە پێویستە مەسەلەی دابینکردنی موچەیە و هەروەها مەسەلەی دابینکردنی خزمەت گوزارە سەرەتایەکانیانە پێویستە دەسەڵات و حکوومەت ئەو بەرپرسیارەتە بە ئەنجام بگەێنێت و پێداویستە سەرەکانی ژیان بۆ تاکانی کۆمەڵگە دابینکە بۆ ئەوی بیرێک لە ئەو بۆ نەکەنەوە کە بەردەوام بیر لە مەسەلەی کۆچ بکەنەوە هەروە چارەسەری مەسەلەی گەندەڵیەکێکە لەوانی کە کۆی سیستەمەکانی کۆمەڵگە ئێمە گرتوتەوە بۆیە قسەکردن لەسەر مەسەلەی کەمکردنەوە خاوکردنەوەی دیاردی کۆچ پێویستی بۆیە گەندە ئیش لەسەر بنبڕکردن و ڕوبەڕووبوونەوە و کەمکردنەوەی گەندەڵی بکرێت لە کۆی سێکتەرە دامەزراوەکانی حکوومەت و دامەزراوەکانی کۆمەڵگەیە و هەروەها هەلی کار بۆ گەنجان دەستەبەر بکرێت کۆمەڵێکی زۆر لە گەنجەیە لەم کۆمەڵگە ئێمە ئامادەی ئیش بکات زانکۆی تاوا کردووە خاوەنی بڕوانامەیە هیچ تەمەنێکی گونجاوی بڕێ کردووە تاوەکو ئێستا ئامادەی هەموو ئیش بکات کە ئیش نەبوو ئیش نییە کە ئیش نەبوو پارە نییە کە پارە نەبوو ناچارە چی بکە خوا ناکرێت دابنیشە بە پێپارە و بەبێ ئیش و بەبێ کار و ژیان ڕۆژانە بەڕێ بکە بەڵام من کێشەم نییە لەبەرەوە ناچارە کە بیر لە مەسەلەی کۆچ بکاتەوە هەروەها زۆر پێویستە ئیش لەسەر کۆتایی هاتن بە ململانە سیاسەکان بکرێت چونکە لە کۆمەڵگە ئێمەیە لەبەرەوەی کۆمەڵگەیەکە لەسەر بنەمای سیستەم ناڕوا بەڕێوە ململانە سیاسەکان کاریگەری لەسەر کۆی کایەکانی دیکە کۆمەلگا بەجێ دەڵێکە مەکای کۆمەڵایەتیەکەیەوە کە ئابوووریەکانە بۆی هەتاوەکو کێشە سیاسەکان چارەسەر نەبن مەسەلەی قەیران و مەسەلەی چارەسەرکردنی کێشە دارایەکانیش ناکرێت بە ئاسانی قسەی لەسەر بکرێت هەروەها فراهەمکردنی ئازادی و یەکسانی بۆ کۆی تاکانی کۆمەلگا لە هەرێمی کوردستانە شاری وهەیە شوێنی وهەیە هەتاوەکو ئێستا پێت بازنەیەکت بۆ دیاریکراوە لەم بازنای پێویستە بیر بکەیتەوە پێویستە بڕیار بدەیت پێویستە بەشداری سیاسی هەبێ هەر کاتێک کۆمەلگایەک نەیتوانی ئازادی سیاسی و ئازادی بیرڕا بۆ کۆمەلگە ئەندامەکانی بدەست بێنێت ئەندامەی بەشێکی زۆر لەوانن ناتن ئەم کۆلایەتی قبوڵکەن ناچار هەڵبێن و ڕابکەن لە کۆمەلگا هەروەها مەسەلەی
بەدامەزراوەیکردنی کۆی دام دەستگاکانی دەوڵەت ئەمە یەکێک لە ئەرکە گرنگەکان بۆ ئەوەی کە تاک بیر لە مەسلەی ئاسایشی دەرونی و کۆمەڵایەتی بکاتەوە قەناعەتی بۆ هەبێ کە خاوەنی دەوڵەتە کە خاوەنی سیستەمێکی سیاسی جێگیرە بیر لە مەسلەی ڕاکردن وڵاتن لە نیشتیمان نکاتەوە دروستکردنی هەستی نەتەوایەتی و نیشتیمانی و جارێکی دیکە کارکردن لەسەر خۆشەویستی بۆ نیشتیمان و دروستکردن ئینتیما لەبەرەوەی گەنجی کۆمەڵگەی ئێمە و ئەو نەوەی لە ئێستایژی ئینتیمایەشی بۆ نیشتیمان و بۆ کۆمەڵگەی خۆی نەماوە هەروەها دەستگاکانی ڕاگەاندن دەتوان ڕۆڵێکی گەورە و کاریگەرە نەبێت لە مەسلەی پێدانی وشیاری لەبارەی کۆچەوە و هەروەها لەبارەی ئەو ژیانی کە لە ساڵانی ئایندا لە وڵاتانی ئەوروپا چاوەڕێم گەنجانەکات و هەروە بۆیان ڕوونکەنەوە کە گەشتن بە ئەوروپا بەدەستێنانی هەموو خەونەکانیان نییە و ئەو باشتر نییە کە خۆی پێوە بینن بەڵکو کۆمەڵێک بربەست و کێشە و گرفتی زۆر لە ڕێگەیاندا هەیە و هەروە دامەزراوە ئەکادیمیەکانی وەکو زانکۆ پەیمانگاکان و وەزارەتەکانی تایبەتمەندی وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەتەنەتوان ڕۆڵان هەبێت لە ئەنجامدانی توێژینەوە و لە بەرچاوڕوونی بۆ کۆیتاکانی کۆمەلگا کە کۆچکردن چی و چی نییە قسەی کۆتاییشم پێم خۆشەوە بێ ئەمە وەکو کۆمەڵی خاڵ لەباری چارەسەرکردنەوە بەڵام ئێمە بمانە نەمانە لەناو وڵاتێکاژین لە کۆمەلگاژن سیستەمێکی سیاسیدا باڵەدەستەیە فەرمانڕاوە و حاکم و سەرۆک ئامادە بێ لە پێناو بەدەست لە بینەوە سەلامەتی قاچی کورسەکەی قاچی سەڵام گەنجی و کۆمەلگاکەی خۆی بشێنێ هیچ ئومێدێک نییە بۆ ئەوەی ئەم کۆمەلگایە دەسەڵاتی ئەم دەسەڵات و حکمڕان و سەرۆکانە دنیایەکی جوانتر و باشتر بۆنەوەی ئایندە و توێژی گەنجان بەدی بهێنن ویان لێ بکەن کە خەونێکی باشتریان هەبێ بۆی کە لە ئایندا ڕۆدا لەبەرەوە ئایندەی گەنجان لە وڵاتی ئەمە ئایندێشی ناڕوون و لێڵە بۆی ئامادەرین خوان دەنەدەست ئاسۆیشی ناڕوونەوە و دابنیشن و بیلەوە بکەنەوە کە واز لە مەسەلەی کۆچکردن بێن و ژیانێکی ئارام بەڕێ بکەن لە کوردستاندا.